سڵاتان لەبێت ئۆکاتان باش لە پرۆژەی شەقامە سەرەکی و ناوخۆیەکانی نەخشەی 24م ئەم نەخشەی کە لە دیمەنەکان دیارە نەخشەی 25 کە لە دوای وەرگرتنی ڕەزامەندی لە وەزیری شارەوانی و گەشت و گوزار لەسەر 100% داهاتی فرۆشتنی زەوی ڕوکن و نایاب لێرە لە ئێستادا شەقامە سەرەکی و ناوخۆیەکانی نەخشەکە دروست دەکرێت و هاوکات زیاتر لە 1600 خاوەن مڵک کە پێشتر ئەم مڵکانیان بەسەر دابش کرابوون سوودمەند دەبن و واکات سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە ئاماژەی بەوەدا قسەی بۆ زاری کرمانجی کرد لە دەستپێکی دیاریکردنی مڵکەکان و هاوکات ڕێگەکردنەوە بۆ سەرجەم ئەو مڵکانەی کە بەسەر فەرمانبەران دابەشەکرێن لێرە کە پێشتر سوودمەند بوون داهاتی هەریەک لەو مڵکانەی کە بۆ فەرمانبەران لێرە دیاری کراوە 50 وەرەقە بەسەر نرخەکەی بەرز بۆتەوە جیالەوە تا ئێستا هیچ خەدەمێکی دیکەی وەکو قوتابخانە و سەوزایی لێ دروست نەکراوە بەڵام تەنها ئەوەی لە نەخشەکە دیاری کراوە ئەو مڵکانەنە کە بەسەر فەرمانبەران دابەش دەکرێت و لە دەستپێکیشدا شەقامە ناخۆیەکان بۆ فەرش دەکرێت و دواتر ئەو زەویانەی کە مڵکی نایابی تێدایەوە خود ڕوکنن دەدرێت بە فەرمانبەران جیا لەوەش بڕیارە بە دوایەوەی کە لە کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی درا بە دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەران لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش لە بەشێک لە قەزانەحیەکانی سەر بە ئیدارە سەربەخۆی سۆران شوێن دیاری کراوە بەپێی ئەو زانیارانەی دەست زاری کرمانجی کەوتون تەنها لە سنتەری قەزای ناوەندی سۆران 5 شوێن دیاری کراوە بۆەوەی کە ئەو فەرمانبەرانەی کە ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەیانگرێتەوە بۆ وەرگرتنی زەوی سوودمە دەبن بەمەش بەم دابشکردنی 1600 پارچە زەوی کە لە نەخشەی 25دا هەیە و هاوکات بەو مڵکانشی بەو زەویانشی کە بەسەر فەرمانبەرانی سنووری قەزانەحیەکانی دارە سەربەخۆی سۆران دابەشەکرێت ئەوە کاراسانێکی تەواو دەکات بۆ فەرمانبەران و واوکات گرفتی کرێی کەمی کرێی خانوو لە سنتەری شار و واوکات گرفتی ڕێپێنەدان بۆ هاوڵاتیە نامێنێت و لە نەخشەی 25 هەر هاوڵاتێک بێوێت لەم نەخشەیە خانە دروست بکات ئەوە شارەوانی کاراسانی تەواوی بۆ دەکات و بۆ پێیکە شەقامە ناخۆیەکانی تەواوی ئەو مڵکانە لە ئێستادا ئامادەکاری بۆ دەکرێت و تەواو دەکرێت.